نساوكنا ليلي جان بنقلي كريني إلى بيدنا وكنا بوفاد وما سمي وكريني إلى بيدنا وكنا لا من زرد وما سمي إخواننا كذا إخوان حمد الجيا شبتي كويل إخواننا كذا يا حمد الجيا شبتي كويل يصير بني وبني عقلي لي يا سينما وارمي ويل يصير بني وبني ليلي يا سينما قەڵاجێ گوندێک کە دەکەوێتە سنووری جوگرافی هەورامانی شامیانەوە لە ڕووی داریشەوە سەر بە قەزای سەڵواوایە. گوندەکانی قەڵاگا و بندۆڵ و زەکریان و بارماوە دەبن بە دراوسەی. ئەم گوندە لە کاتی بنیادنانیدا لەسەر قەڵایەک دروست کراوە و بە پێی تێپەڕبوونی کات سنوورەکەی فراوان بووە و گەیشتووەتە پێدەشتەکانی دەوروبەری. مێژووی ئەم گوندە دەگەڕێتەوە بۆ سەدەیەک لەمەوبەر. یەکێک لە وێزگە مێژوویەکانی بەشداریکردنیانە لە شۆڕشەکەی شێخ مەحموودی نەمردا. پیاوەکانی ئەم گوندە بەشێک بوون لە سوارچاکانی مەحموود خانی دزڵێ بۆ ڕوبەڕووبوونەوەی سوپای ئینگلیز لە باشووری کوردستان. بە سەروەریەکی گرنگی دەزانن لە مێژووی گوندەکەیان. هەرچەندە مێژووی گوندەکەیان لە چاو مێژووی گوندەکانی تری هەوراماندا زۆر نوێیە، بەڵام لە ڕووی پێشکەوتن و شارستانیەتەوە هیچی کەمتر نییە لە دراوسەکانی. بەسەر ڕێگای نێوان مەریوان و پارێزگای سنەدا ئەندرێت. قەڵاجێ بە معنای ئەوە سە کە ئەرز بە حزوورەکەم جێگەی قەڵا بوو، ئەو قەڵاکە دروستکردیا لێ ئەو قەڵا بووە لە بنەوە ناوێننا قەڵاچی. ئەرزکەم بە خزمەتەوە لەوە بەر ئەمە ئاوانی نەبووە، لە قەڵاگاوە هاتن ئاوانیان کردەسەوە. حاجی عەبدوڵڵابەک سەرتیب لە قەڵاگاوە هاتە سە قەڵاجێ. ئەرز بە حزوورەکەم لەوێ ڕۆیگە بۆ بارەمەوە بە شوێن هێربەگ و ئاغەبرابەگە تیسی بە ئەم ئاوایە ئاوان کەینەوە. ئاوی نەبووە، بە هەر حاڵ چاوەهینێکیان لێدا چاوانەیەکیان لێدا و بەنازەی پەنجەیە ئاوی بووە و چەند نەفەرێ هاتین لەویا ماڵیان کردەسەوە. ئەوەڵ دەحوێج لە تەک ئەمانە فەرەج ئەڵماسی بووە، پێشن فەرەج ئەڵماس ئەو هاتووە لە تێکێنە ئەم ئاوانە ئاوان کردەسەوە. 10-15 ماڵ بوون، وردە وردە لە ئەترافەوە هاتین لە وەڵانەوە لە قەڵاگاوە لە بارەماوەوە لە هەژمنەوە لەمانەوە هاتون و ئەوانیان کردەسەوە. ئەرزکەم بە خزمەتەوە بووە بەدێ. ئیتر من تاریخەکەی نازانم، ێژن 104 ساڵ یا 103 ساڵ ئاوانەوە کریاسەوە و من لە قەدیمیم بیستووە. دوایەوە ئەمانیشە جایتر نازانم هەڵسان ڕۆیەکن ئەرز بە حزوورەکەم لەو شەڕاکە ئینگلیسیەکان هاتین بۆ عێراق، مەحموود خان کاغەزی نووسێ بە شوێنەنا مەحموود خان و ئەمان هەڵسان چوون ئینگلیسیەکانیان لە عێراق ئەرز بە حزوورەکەم بە قسەی قەدیمیەکان کە من بیستومە. ئەو ئینگلیسیانە کە هاتین هینیان کردە بە عێراق و خاکی عێراقیان داگیر کردە، مەلیک هاتە پەنای هاوردە پیان و ئەمانشوون ئەو ئینگلیسیانە لە عێراقا دەرکەدە بە تۆرێکە من بیستومە نەقڵ قەوڵ. دوای ئەرز بە حزوورەکەم مەدرسەی تیان نەبووە. من خۆم شەخسەن بۆ کلاسێکی ابتیدایی ڕۆی مەسە سەوڵەوا کلاسێکی ابتیداییم خوێندە. دوایەوە ئەرز بە حزوورەکەم مەدرسەیان دروست کردە لە قەڵاجیە، مەدرسەیان دروست کردە و مردم چوونە سەر مەدرسە و خوێندویانە و اینجا وردە وردە ئەم قەڵاجێ گەورە بووە و ئایسەرعان بۆ بە دەیەکی گەورە و بەم جۆرەی لێ دەراتە. ئاوی نەبووە. دوای ئەمە کات بە حزوورەکەم چنێ باوکم و ئەو خەڵکە زەحمەتیان کێشا بۆ ئاو هاوردن چووگەن ئەرز بە حزوورەکەم لە لای سەرنج ئاوایی و ئێمە ئاوێکمان بوو لەویا ئەرزکەم بە خزمەتەوە ئەو ئاویانە لوولەکەشی کرد بۆ ئەو ناوتی. دوایەوە ڕسایی نەکرد ئەرز بە حزوورەکەم هەڵسان چوون لەو باخ ئەو بەرۆ کە باخی خۆمان بۆ مەشهور لە پشت قەڵاگا و پێشن باخی سەرتیب هین باوام ئەویشیان لوولەکەشی کرد، بازم ڕسایی نەکرد. جەهات هات لەوێ تەلاشی پرەی کرد و چایە ئەبێقی لێدا و
منبعێ گەورەی بەست و ئەرزکەم بە خزمەتۆ ئاوی بۆ هاوردن. اینجا دوای ئەوی شارەکەم بە خزمەتۆ ئیبتیدایی تیا بوو. بیلاخەرە تەلاشیان کرد و ئەرزکەم بە خزمەتۆ مەدرسەی ڕاهنماییان تێ هاورد و دوای مەدرسەی ڕاهنمایی ئەرزکەم بە خزمەتۆ مەدرسەی دەبیرستانیان تێ هاورد و ئیتر ئیستا ئەرزکەم بە خزمەتۆ هەم دەبیرستانی هەست هەم ڕاهنمایی هەست ئەو وەختە بیمارستانی هەست. بە هەر حاڵ تەکمیڵ بووە لێ نەزەرهینەوە ئابادانی و ئەمانە ئەو نە سەمیمیەت دەبینیان نابوو ئەو نە سەمیمیەت دەبەی نابوو. من خۆم لە بیرم تێ ئێمە کە شاوەرزێکی عومدە بووین گەنیمان هین بوو گەنم پرەمان بووە دارایی لە ئەینوسی بۆ ئیدارەی غەلە کە ئەم گەنمتە بە بێمە بیستن. باوکیشم ئەیوری وەڵام منم گەنم ناتوانم بفرۆشم چون ئەم مەردمە ئەرز بە حەزورەکەم شاید احتیاجی کەوێ بەم گەنمە و ئەرزکەم بە خزمەتۆ منم گەنمیانە پێ بەم. ئەو وەختە لە هەر دەیەکی ئەم دێ ئێمەشە جۆرێ بوو یەکێ ماڵی بڕخوێ بە تۆ تەواو ئەو خەڵکە گشتی ئەچوو بۆ یاردەی و ئەو باڵیانەیە کردەوە. یا اینکە زەماوەنێ بوایە ئەرز بە حەزورەکەم ئەم خەڵکە گشتەکەی هەڵەسان ئەچون ماڵێ با لە داریانە بر بۆ باوک ئەو هینە ماڵ باوک ئەو وەویە زەماوەنیان هەکرد ئەرز بە حەزورەکەم لە شایە شرکەتیان نەکرد حەساوی چ شرکەتێ گەلە دەرویان بۆ کرد داریان بۆ برد ئەرز بە حەزورەکەم هاوماڵیان خۆش بوو. دوایە وارزکەم بە خزمەتۆ لە تەک یەکا بوون سەمیمیەت بە شەوا ڕۆینە ماڵ یەکترین ئەرز بە حەزورەکەم پرە سەمیمی بوون بە یەکۆ. پرۆژەی بەرهەمێنانی قارچک یەکێک لە پرۆژە ئابووریە سەرکەوتوەکانی ئەمڕۆیە لە زۆربەی وڵاتانی دنیا بایەخی پێدەدرێت. ئەم پرۆژەیە لە گوندی قەڵاتجێ بە شێوەیەکی سەردەمیانە و بە قەبارەیەکی گەورە و فراوان دامەزراوە. یەکێکە لەو پرۆژە گرنگانەی توانیوێتی ڕێگە لە چۆڵبوون و کۆچڕەوی گوندەکە بگرێت چونکە دەستی کاری بۆ ژمارەیەکی زۆر لە دانیشتوانەکەی دابین کردووە. 120 کەس بە بەردەوامی کاری تێدا دەکەن. ئەم پرۆژەیە لە 20 قاعەی گەورە پێکاتووە و ساڵانە 1200 تۆن قارچک دەخاتە بازارەوە. ئامێرەکانی بەرهەمێنانی قارچک بە سیستەمێکی نوێ و سەردەمیانە کار دەکەن. هەمانە و سیستەمەیە لە وڵاتە پێشکەوتوەکاندا قارچی پێبەرهەم دەهێنن. ئەو کەسانەی لەم پرۆژەیەدا کار دەکەن هەمویان پسپۆڕن بە شێوێکی زانستی قارچک بەرهەم دەهێنن. قۆناغەکانی گەشەکردن و پێگەیشتنی قارچک ماوەی مانجێک دەخایەنێت. جگە لە ئامێرەکانی بەرهەمێنان پێویستە پوش و پەیینی ئاژەڵی و خۆڵ بەکاربهێنرێت لەم بەرهەمە کشت و کاڵیەدا. ئەم واحدە 20 ساڵۆنێ پەروەرشە قارچمان هەست کە هەر ساڵۆنێ 50 تۆنیە کۆمپۆستمان هەست. بەم 20 ساڵانە ئێمە لە ساڵە ئەتوانین 1200 تۆن پەروەرشی قارچمان بێ قارچێ خوراکی دوگمەیی و باڵغ بەر 120 نەفەر ئێمە لێرە توانیمان ئەشتغالزاییکەن بە تۆرە مستەقیم بە نزیک 500 فرسەت شغڵی بە تۆرە غێر مستەقیم ئیجادکەن لە سەتحی ئوستان و تەواو کشوەرە. قارچێ هەستی قارچێکە کامەڵەن ئۆرگانیک بە سیستەمی ڕۆژە دنیا شرکتێکە کە تەواو تەکنۆلۆژی ڕۆژە دنیا ئستفادەکە لە شرکەتی کریستیانە هۆلند کل تەجهیزاتی وارد کردە و توانیەسی لەم ماوەی 2 ساڵە لە سەتحی بازارە کل کشوەرە و حتا سادراتە غێر نەفتی بە تەواو کشوەرگەل ئەتراف سەهمێ بە سزای بێ و خواشکور توانیەسی لە بەحسی تۆلیدی قارچێ ئۆرگانیکە یەکێ لە ئەوەڵین واحدهایە بێ کە توانی بێتی ئیزۆهای ئوروپایی بگرێ و کۆمەکی کردە بە سەبەدی غەزاییە جامعە تا حەدێ فرەکە بتوانێ ئەو شتێکە نیازە بۆ سەبەدی سالم
و مغەزیە جامعە استفادەیەکی کردبێت و توانێتی حد ئەکسەر توانە خۆی لەم ڕێگا بەکار بێت لە ئستارت ئەوەڵیەمانە کە یەک دانە فازمان شڕ بەکاری کردوە فازە پەروەرشەی قارچ بوو 120 نەفەرەمە نیرومان جەزب کرد کە ئەم 120 نەفەرە نزیک بە 85% بوومین لە بوومیە منتەقە مەریوان سەوڵاوە و ئەما بەقیشی لە نیروهای متەخەسسێک کە بیسە لە ئوستانگەلێ هەمجەوار توانیمانە مەسەڵەن هینیانکەین توانیمانە تا ئەو شوێنە کە حد ئیمکانی هەز لە نیروی بوومی متەخەسس بوومی استفادە بکەین حتا ئەمە نیروهای بوومیمان ناردە بۆ دەورە کە دەوران لە واحدهای ترا دیگە کە بتوانین حدەقل نیروی بوومیمان متەخەسستر بکەین دانیشیان بەڕۆشتر بکەین نام درگیان خلافه ونگی ورنکی دیان نام درگیان و هر گلی وری ورنکی دیان خوابی و فوار گلی وری وهاري عليم تخالي لقيان فايزي مونوي إجاباخي شادي تخام درقيان قراري زونيني إجاباخي شادي دارتاشی دەچێتە ڕیزی پیشە سەرەکیەکانی وەکو جۆڵایی و ئاسنگەریەوە لە زۆرێک لە گوندەکانی هەوراماندا هەبووە بە سەرچاوەیەکی گرنگی ئابووری و خۆشیێنی هەورامیەکاندا هەندێت هاوشانی ئاسنگەرەکان لە دروستکردنی دەرگا و پەنجەرە و پێداویستیەکانی ناوماڵدا تەواوکەری ژیانی خەڵک بووە داری توو داری گوێز لە ناو جوگرافیای هەوراماندا لەو دارە پڕبایەخ و گرنگانن دارتاشەکان لە دروستکردنی ئامراز و کەرەستە سەرەکیەکانی ناوماڵدا بەکاریان هێناون ئەم خانەوادەمەنە وتیان دوودانە کەوچکمان بۆ پسێنە بۆ ناو تاوە نەسووز و خۆلاسە شت سوور کردەوە ئەمانەی مجوتم جا بۆ پسێن خۆ خۆم ئەتوانم دروستکەمی دەرسەننی بۆچیە ئیتر هاتم دوودانم دروست کردیان باوە تۆ کە ئەمە ئەزانیت نەخێر هین تریش دروستکە خەڵکتر وتیان دروستکە بۆمانە خۆلاسە ئالەوە شڕۆعمان پێ کرد و دەسم پێوەدا و ئیتر کارەکەش هەر لە بەرەوە خۆلاسە مەهارەتم پیا کرد بەسەریا و ئەنا خۆ من نەشاگردیم کردەوە نە شتێ بووە و وەلی هەر لە قەدیم و هەر قەدیم باوکم باوام ئەمانە هەر ئوساکاریان بوو ئەڵەن نەک ئوساکاری ئەمە ئوساکاری مەسەلەن کارتر کار بەنایی کار ئەفزار جووتوگا و خۆلاسە لەگەر بوارێکۆ خۆلاسە هینیان بووە مەهارەتیان بووە لە کار و ئیترێ مەژەروا دەستمان پێ کرد خۆ بێتاقەت بووم بێکار بووم و خۆلاسە من دیسکەمەرمە ناتوانم کار سەنگین کەم و قەبلەنیش کاریگەر بووین دە ساڵێکە من سەنگتراشم وسای ماڵوێنم ئیتر ئەویش کە ئەم ماوەیە کە مەسەن کارەکە نییە و منیش بە زۆری ناتوانم کارکەم ئیتر لەوە هاتمان بازاڕە ئەمیشە کردمان بە بازاڕێکە شتە خۆ دەرامەدێ وایشی نییە کە جواوگوو بێ وەلێ چوون من کە بێکارم و بەخاترمە تااقەتم نییە و نەچمە دەرەوە کارم بەوە نییە جواوگوو بێیانە وەلێ کار هونەرەکە هەرەکەم وەڵام من وساکارێک لە گراکەیسم بێژم فڵان کەسێکم نەدیە کە کار ئەم جۆرە کارانم بکە وەلێ من وساکارێکمان بوو خەڵک هەورامان بوو لەگرا بوو وساحمە ئەو کار ئەسلحە سازیە گەرهین تا پڕوەمانە تر فەوتیشی کرد خۆ نەماوە ئیتر کەسێک کار ئام جۆرە کارانی کرد بێ کەسێ وام نەدیە تا بێژم فڵانە کە ژیان بەم جۆرە ئیترەوە من کرد نازانم نەمدیە لە بازاڕە کە ئەم وەکو ئەم کەوچک و چنگاڵ و ئیمکانات مەدیە نازانم هیچ شماڵی تێنیا هین هەورامانە وە خۆم هینم کردەوە ئەو کەسایشە کە ئەوانیانە بەدەست و خۆلاسە ئەو گلەیشمە هەیە لە خەڵک کابرایە کە هونەری هەیە بەدەستی و ئینسانی بڕۆتە لای سوعالەیەکە ئێژێ ئەمە چیە هیچی پێ نایێژێ نایێژە هین فڵان منتەوە لێ من ئایسە سەڵ نەفەر بێت ئەگرایژم ئەوە بۆ جۆرە پێ بکە و بۆ جۆرە ئەم کارە دروستکە بە خاطرەوە ئینسانی ئەگەر لە دەست من هونەرێ فێر بێت ئیتر خۆمە شتێک گوناح نییە و خۆمە کارێ دروستە و کارێ مەردانەشە بە نەزەر خۆم بە خەیاڵ خۆم ئیتر شتێ وەها نەزە چون چوومەتە لای نەجار چوومەتە لای ئوستاد وتمە
ئەوە ئەم کارە شتێ ئەوەم گەرەکە بۆ کاری ئەوە وتێشی نییە خۆشم دیمە بووە پی نەوتیم یا پی نەدام بیسێن مەر بە پۆلیش ئەیسێنم کە نایدا ئیتر داریش دارێ وا شتێت مەنگیر نایە دارەکەیش ئەگەر دارێ وشک نەبێ دارتر خلاصە بە خاترەوە ترەکەوە ئەوێتە زایعات دروست ناکرێ دارتر دار وشکیش ئیتر کەم و کەسرێشە من ئیمساڵ دارێ سێنم داینم بۆ ساڵێتر جا بە دەرخۆ ئەرزشی هەیە وەڵا دارەکان منە لەم منتەقەی خۆمانە دار هەیە کابرا بڕێسی یان ناو باخام زاحمی بۆ یا لە دەرگای سەر کوچە و ماڵە ئەم دارتوانێ ئەو بە عینوان زایعات بڕیەکە بیفرۆشە یان فڕی با وشک بووە دایە بە من خلاصە هەست بە مفتە هەر پێمەدا هەسیش بە پۆڕێ ناویێنێ شتێ مهم نییە بووم ئیستر خانەی خەڵکیش ئاوامی وەڵا خەڵک کۆمەک مەکە لە داروشتا و دارم پێدەن وەلێ دار تەڕ ئیمساڵ حدودەن هەفتەیە گەڕیام بۆ بنێ دار ئەرزشی بێ و بە دەرم خوا نەبووی تا هەوا بێکار مام ئیتر دارم دەست نەکەوت و بێکار مام وەڵبەت دار وشکم دەست نەکەوت دار تەڕ بوو دارە تەڕەکەیش خلاصە ئەرزشی نییە بووم چۆن ئەوێتە زایعات سلام سەر چاوم بەخێر بیاخوا ئاسن یەکێکە لەو کانزایانەی لە دێر زەمانەوە مرۆڤ بەکاریهێناوە بەهۆی سروشتی کانزاکەوە وەکو یەکێک لە تۆخمە گرنگەکانی سروشت چاوی لەسەر بووە و لە جۆرەها پێداویستیدا بەکار هاتووە لە گوندەکانی هەورامانیشدا پیشەی ئاسنگەری جێی سەرنجی دانیشتوانەکەی بووە و بەردەوام کەرەستە و پێداویستەکانی شەڕکردن ناوماڵ ئامرازەکانی کشت و کاڵکردنی لێ دروست کراوە گوندی قەڵاجێ یەکێکە لەو گوندانەی لە سەرەتای دروستبوونیەوە ئاسنگەری تێدا بووە دانیشتوانەکەی لە دروستکردنی ئامرازەکاندا پەنایەن بۆ ئاسنگەرەکانی خۆیان بردووە علاقەمێ بەزارڕەڵی پیکاری علاقەمی پیکاری ئەوەختی دەست پەنەکە حەوێم و نیشتانیلو فێر بیانی منکە بەکایتر ئەوەختی ئیمکانات نەبێ خاص پێسەیسێ سەر و چرافەرامێز بیە ها نەوچکەرێنێ پۆمپکەرێ ئەپانی تەوەردە مەزەکەرێنێ ئیمکاناتم نە کوورم بێ و نە ئیسپامەمە نەبێ سەر و تیکە تۆپێەوە گولە تۆپێکەوە قەڵاگا سەر و تیکە تۆپەکەیەوە کارکەرێنێ دەستگا مەگان پۆڵ نەبێ ساڵ و ئاوەی تازمیتە دوات تەبرێت ئاگیرەشە پەیسانانی بەخوا ئاگیرە ئاگیرەشە سانا پێم وێت ئەسباب سانان وەرە کەم ئیدامم داپەن ئیتر شاگردی کەسیم نەکردم لویان بەلو شاگردی مانگێنی شوێ لاو کەسیوە نەدانا حەلیۆم پێویم کارەکەمە ئێمە هەمیشە کار هەن وەلێ کەمتەرە مەسەڵەن زمسان نەکەمە پاییز خاصە مەسەڵەن هامنێ خاصە و هەر خاصە لێ زمسانێک کەمتە ئێمە وەسیلە وەشکردنی پێی ئامادەشکردمی تا وەختیەوە تا خەڵک بێسان زیمنیانە چی بیەکە ئەمانەی بیەکەڕێ دەگایە کولن مێنە پەیلاوم کەمتەم لا پەی مەریوانی من هەرزانتر کار شاپەی کەویتم مەلاوم جەوجنس و پۆڵی وەشاکردنی ئێمە مەسەڵەن تەوەرداز و دارێ و چەقووە و ئاوەختی ئەچی پاچە دووە دەما و ئاچی وا وەشکردمی پاچە کۆڵە وەشکردمی و دیواوکەن وەشکردمی و پێی خەڵکیش خاصە پێمیش خاصە وەڵە دەخوای بەزیاو وەلێ ئارۆ کار کەمە پێسە چاوەڵی نییە کەشاوەرزی ئەڵێن کەشاوەرزی خەڵک کەشاوەرزی مەکەڕ و حەچیشی وا بێن وەسیلەی مەسەڵەن هین بەرقی تراکتۆرنیشە فرەتەر کار ئێمەژیان هێن کردن ئای تیلێرە پیا بێنێ ئەلان کارم کەم بێنەوە هەر فرەکەمە یانی فرەکەمە جە ساڵان ساڵ بە ساڵ کەمتەوە ئەلان تا گاز ناما بێ خاستر بێ ئیسە گازامان کەمتەرە جنسوفەنەوەی پۆڵان هەمشان نەرمە هەمشان ڕقە شۆ زانی شەنی ئاویژەی مەسەڵەن کارکەوە پێی کابرا کەشاوەزی فەقیر ئەگەر نەزانی کابرا بەرەو مەسەڵەن یا نەرماوە یا تناوە بەدەست وساکەی کەوتن خاز وەشکەرەوە زان و ئاوەکەشێن ئاوی شەرتەنە پێی تێخی مەڵن پێی تەوەردات پێی دارێ پێی پاچی پێی نوعچی وا کولن ئانەکە ئێمە وەشکەر تەولید کرد من هەلوێم تەولید شاگەر حەتی وای وەشکەر و
یانێ سان و بار و ورەش و هەنێ بازی ئاهەنگەری ملا گراوە سانەمایە دەستکاریش کارە ماچەی وە ماشکرد مۆرێک کوا پۆرە ماچەی وا ماشکرد ئەنە درۆن وەلێ من حەچی وێ مۆشکرد و مۆژمۆی وەژمانە و تەمام سەماوەڕ لە ناو زۆربەی ماڵەکان و دیوەخانەکانی کوردەواریدا ئامادەیی هەبووە جیاواز لەوەی ئەرچی کوڵاندنی ئاو و ئامادەکردنی چایە دیمەنێکی جوانی هەبووە و دیوەخانەکانی ڕازاندووەتەوە هەتا ئەم ڕۆژماوەتەوە و هەرچی خۆی لەدەست نەداوە لە سەرەتای دروستکردنیەوە چەندین شێوەی جوان و جیاوازی پێدراوە لە هەر سەردەمێکدا جۆرێکیان خواستی لەسەر بووە لە ئێستادا بەهۆی پەیدابوونی کارەباوە شێوازی دروستکردنەکەی گۆڕاوە و ئیش پێکردنی لەنەوتەوە بووە بە کارەبا لە زۆرێک لە چایخانە و ماڵەکاندا بەکاردەهێنرێت لە گوندی قەڵاتجێ تەنەکە سازێک ڕۆژانە بەکاری دروستکردنی سەماوەرەوە سەر خاڵە و لە بازاڕەکانی شاردا ساغیان دەکاتەوە. معمول فەسڵی بینوانی پێ دەر و ژاوەڕێ کوڕەوە کار کەرێ ئیتی لوانی پێی لە ئەی بەعجە قسەما کرد ئیتی وەڵا علاقم پەنە پێیا کرد ئیتی هەر جێ لوانی ئەسپام هەرجەر و وەسیلەم سانە و کەم و ئاوەختێ ئیترە شاگردیم نەکردن هەر جێمە چیم دیێنە چای لە عنازەم گرتن و فێر بیانە بەشم کردن ئیتی نە دەوری 30 ساڵەمەی نەکارمە بێکاری بێ چاوەختی ئیتر علاقم بێ پەنەش و واتە مینانی یانەنەوە ئیتر مشکڵم نییە و بۆنە ئەنە ئیتر دەستم پەنە کرد و ئیتر خوا کۆمەکش کرد ئەی لاخەمە پەنە پیاکە ئیسە فێر بێنە و حەچی چی وا ئەنە چی وازانی تەنیا کاناڵتەشی نەبوو حەچی چی وازان کار و حەڵبی سازی جێ لە حیمکاری جێ سابکاری ئەغڵب زانوو جۆشکاری زانوو تای گازە نامابێ لولە و چی وەشکرێنی لولە و تەبدیل و هەواکەش و کەڵاوە کون سەر و سۆباینیشە ئیسانە تەمامی لاغیدی دوێ ساڵی خەریک و سەماوە دروستکردن کارم نییە و بێکارین و بۆنە ئانێوە دەست مکرد سەماوە دروستکردی ئیتر هەرانە کارمە ئیتر شغڵەکە ئێمەش بێ زانی نییە و کاسبی کەما و ئیتر مەجبورین دەستم بەخوا ڕۆی ڕەنگە ڕبێژێن من 20,000 تا وێرەگە سەماوە جاوەش کرد و 20,000 چەندەن پێی من ئیتر مەجبورین ئەجە مەجبورین وەشکرد وەڵا سەماوەرە ئیسە من سەماوەرە مەسەلەن ئیسە ئای سەماوەرەکە وەشکەوی ئینە 2 لیترینە 50 سانتێ بیلاتەجوی پانە 25 سانتێ درێژە ئاتەشخانەکەیشی مەسەلەن 25 پانە سەر و باریک بۆ بە 20 این ئاتەشخانە دەورەکەی عنازەی وز بیلاتی وزیان بە عنازەوەی پێش بڕوو ئیرا سەرچویش پێی وەشکەری و دەستکەری و لە حیمکاریش کەر و ئاویش کەریمە تاقیش کە ئەگە مشکلش نەبێ شێری بزوینەوە ئیتر کەسێ ئاما وەش من کەسی نامایتر چارم نێ کارێکە لەناو ئاواییە ئەنجامە دەریە ئیسە مشارکەت مردمیە لە تەک دەهیاری و شۆرا بۆ پاک و خاوێنکردنەوەی ئاوایی قەڵاجێ و هەر ساڵە ئەم ڕسمانە هەست و ئیشەڵڵا بۆ ساڵای ئاتیش پاک و خاوێنکردنەوەی ئەم ئاواییە هەروە بەردەوام بێت. فرە باشە بۆ گەردشکەری کە گەردشکەرێک کە تێتە ناو ئاوایی بزانێت کە پاک و تەمیسە و ئەو نیەشی هەیە بنیە هەیە کە قەڵاجێ بێتە شوێنە گەردشگەری. پاک و خاوێنیشی هەر ساڵە بووە لە ناومانە بەڵام ئیتر بەم سوورەتە نەبووە و گەرەکمانە ئیتر لە ئیمساڵە شروعکەین بێ بە فەرهەنگێک هەم بۆ مردم ئاوایی قەڵاجێ کە تەڕ و تەمیز بێت ئاواییەکەمان پاک و خاوێن بێت جوان بێت بۆ ئاوایەکان دەوروبەرمان ئۆلگویە بین.
هەرچەندە قەڵاتجێ گوندێکی نوێ و مێژوەکەی لە سەدەیەک تێپەڕ ناکات، بەڵام لە ڕووی یابووریەوە جوگرافیایەکی گونجاو و گرنگی هەیە. ئەمە ژوای کردووە سنووری گوندەکە بەردەوام لە فراوان بووندا بێت و گەشەی دانیشتوانەکەشی خێرا بێت، بە یەکێک لە گوندە استراتیژیەکانی ناوچەکەش هەژمار دەکرێت.